ئازدان و خۆشەویستان لەگەڵتان بەردەوامی نوچینە لای تەوەرێکی دیکەی پرۆگرامەکەی ئەمڕۆمان کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی ئاماژەیەوم هەفتەیە بە هەفتەی نابیستان ناسراوە و ئەو کار و چالاکیانەی کە تایبەتە بە نابیستان لە هەرێمی کوردستان چین ئەمڕۆ باسیەکەین و باز لە گرنگی و تایبەتمەندی زمانی ئاماژە ئەەکەین بۆ نابیستان و پێویستە لە هەموو شوێنە گشتەکانە کە زمانی ئاماژە یان وەرگێڕەکە بێ بۆ ئەو کەسانی کە نابیستن تا کارەکانیان بۆ ئاسانتر بکرێ باسە ئەو گیر و گرفتاناکەین کە نابیستان لە هەر شوێنێک ڕوبەڕوویانە بێتەوە بە میوانداری زۆر بەڕێز خات و بەهار مەحموود سەرۆکی ڕێکخراوی ئاماژە و هەروەها بەڕێزان سروشت عەلی و خات و ڕێژین جەلال کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لامان ئامادەن و خوێندکارن و هەروەها نابیستن. خات و بەهار بەخێر بێن. خاڵتان لێبێت و بەخێر بێن. بەخێر بێن. بەیانی ئێوە باش و بەیانی بینەرانی کورسات باش. پیرۆزبایی لە هەموو نابیستانی جیهان دەکەم بە تایبەتی نابیستانی کوردستان کە ئەمڕۆ ڕۆژی زمانی ئاماژەی جیهانیە 23 نۆ کە ئەم ڕۆژە لە ساڵی 2007 دیاری کرا لەسەر داوای یەکێتی نابیستانی جیهانی داواکرا لە نەتەوە یەکگرتوەکان کە ڕۆژێک دیاری بکرێت وەکو زمانی ئاماژەی جیهانی لە ساڵی 2007 دیاری کرا لە حەڤەی 12 بەڵام لە ساڵی 2010ەوە ئەمە بۆ ماوەی 6 ساڵە یادی ئەو ڕۆژە ئەکرێتەوانێ. زۆر باشە مامۆستا بەهار خات و ڕێژین و خات و سروشتیش بتوانن پەیامێکی خۆیان لەم ڕۆژە جیهانیا بگەێنن. ئەمڕۆ ڕۆژی زمانی ئاماژەیە پیرۆزبایی لە هەموو نابیستان و نابیستانی کوردستان دەکا. پەیامی ئەم ئەوەیە کە ئەم لە دووهەم قۆناغی پەیمانگای تەکنیکی کوردستانە ئەڵێ هیوادارم تەواوی کەم و من وەکو کەسانی وەکو کەسانی کە دوای ئەوە بە ئاسانی ئیش بدۆزمەوە بەڵێگەر خات و سروشتیش بە هەمان شێوە پەیامی خۆی بگەێنێت. ئەم پۆلی 12 تەواو کردووە ئێستا کێشەیەکی گەورە ڕوبەڕوویان بوو نەتەوانە کە بەداخەوە لە زانکۆ و پەیمانگە حکوومیەکان تا ئێستا وەرنەگیراون ئەڵێ هیوادارم کە بتوانم هەر لە بەشی کۆمپیوتەر چونکە دەرچووی ئامادەی پیشەیی کۆمپیوتەرە بتوانم لە بەشەکەی خۆم بە ئاسانی بتوانێت بخوێنێت. باشە لە زانکۆ و پەیمانگاکان ئەو گیر و گرفتانە چین کە ڕوبەڕووی بۆ نمونە ئەو خاتونە لە پەیمانگایە خات و سروشتیش ئەوێ بچێتە پەیمانگایەکێک لە بەشەکانی زانکۆ و قۆناغی 12 تەواو کردووە. ئەڵێ من پۆلی 12 تەواو کرد چوومە پەیمانگا ئەڵێ هەمووی ئەوانەی کە لەوێن ئەڵێ هەموو قسەکەن هەموو گویان لێە تەنیا منم کە نابیستم ئەڵێ بەداخەوە بەس هیچ وەرگێڕێک نییە چۆن وانەکە ئەڵێ ئەمە زۆر قورسە بۆ من کە ئەعتماد کاتە سەر خۆی ئەڵێ زۆر جار هەندێک جار وەکو پێویست پلەی تەواوەتی ناهێن ئەڵێ بۆچی ئەڵێ چونکە زۆربەی وشەکان ئەڵێ تی ناگەم کەس نیە بۆم شی کاتەوە هەر لەبەرەوە نەقلیەکەم هەر ئینوسم بەبێ ئەوەی تێی بگەم ئەمە زۆر قورسە بۆ من زۆر ناخۆشە نەبوونی وەرگێر لە پەیمانگا و ئەو خات و سروشت کە قۆناغی 12 تەواو کردووە ئەو گیرگرفتانە چی بوون کە ڕوبەڕووی بووەتەوە لە ماوەی چەند ساڵی خوێندنیە کێشەکان دەستەکان چی طبعا ئەڵێ طبعا ئەمیش هەمان کێشەی هەیە لەبەر ئەوەی کە لە پۆلی هەمان کێشەی هەیە لە پۆلی 11 و 12 طبعا خۆی ئامادەی پیشەی کۆمپیوتەر
مامۆستا اختصاسەکە جیایە لەگەڵ وەرگێڕەکە ئەو وەرگێڕانەی کە لێرە من دەستخۆشیان لێکم سوپاسیان نەگەم لە پەیمانگای هیواوە هەندێک وەرگێڕ ئەچێ لەوێ وانەکان ئەڵێتەوە اختصاسی مامۆستاکانی پەیمانگای هیوان نییە لەبەر ئەوە ئەڵێ زۆربەی مادەکان چونکە زانستیە ئەڵێ قورسە ئەو ناتوانێت بزەبت ئەوە بە شێوە زانستیەکە تێمانگەێنێ لەبەر ئەوە بۆ ئەمە ئەڵێم پۆلی 11 بۆ ئێمە زۆر قورس بوو هەتا تەواویان زۆر باشە مامۆستا بەهاربا بینە سەر گرنگی زمانی ئاماژە وەکوی کەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی ئاماژەیە بزانین لە جیهاندا چەند ستانداردی زمانی ئاماژە هەیە و هەروە تا چەند گرنگە لە شوێنە گشتەکانیشدا کەسانی لێ بێت کە زمانی ئاماژە بزانن بۆ ئەو کەسانی کە ئەچنە ئەوێ و پێویستیان بەوەیە کە بە زمانی ئاماژە قسەیان لەگەڵا بکرێت و تاکو ئەو کارانی کە خۆیان هەیەیانە لەو شوێنە گشتیانشدا ئەنجای بنووکو چۆن ئەم دوو خاتونە ئێستا کێشیان لەگەڵ خوێندنەکەیانە هەیە کاتە تا چەند گرنگە کەسانی دیکەش زمانی ئاماژە بزانن. طبعا زمانی ئاماژە وەکو هەموو زمانێکی کە گرنگە ئێمە بمانەوە نەمانەیە لە ناو کۆمەلگایە هەندێک ئێمە نابیست هەیە بەرکەوتەمانە بێ ئەوانیش وەکو من و تۆ ئیشیان ئەبێ بە هەموو ئیشیان ئەکەوێتە هەموو فەرمانگەکانەوە هەموو نەخۆشخانەکانەوانە لەبەر ئەوە زۆر گرنگە کە من و تۆ فێربین. دایمە لەمانە پرسم کێشەی ئێوە چییە؟ ئەڵێ کێشەی ئێمە ئەوەیە کە ئێوە زمانی ئاماژە نازانن. لەبەرەوە کێشەکە ئێمەین کێشەکە ئەوان نین کێشەکە ئێمە کە زمانەکە نازانین لەبەر ئەمە زۆر گرنگە کە خەڵکانێکی زۆر هەوڵ بن بۆ هەوڵێن فێری زمانی ئینگلیزی بین عەرەبی بین تورکی بین بۆ هەوڵناین فێری زمانی ئاماژە بین. ئەم زمانی ئاماژەیە کار ئاسانی بۆ ئەمانەکات. ئێستا کە هاتین لە ڕێگا ئەیوت کە ئەچینە نەخۆشخانە ئەبێ یەکێکە لەگەڵا بێ کە ئەچینە هەر شوێنێک ئەبێ یەکێکە لەگەڵا بێ اینجا لە ناو خێزانەکانە یەکێ بەردەوام ئەبێ لەگەڵ ئەمانە بێ بچێتە شوێنەکان جاری وایشە هەندێک شت هەیە تۆ بۆ نمونە کە ئەچیتە لای دکتۆرێک هەندێک جار تۆ پێشەرمە یەکێ لە خێزانەکە و هەندێک شت تایبەتە بزانێت ئەوە خۆشە کە تۆ خۆت ڕاستەوخۆ قسە لەگەڵ دکتۆرەکە بکەین نەک کەسێک لە بیناها بێ لەبەرەوە زمانی ئاماژە زۆر گرنگە کەوا بیزانن ئەمانەتوان لە ڕێی زمانی ئاماژە کە خەڵکان فێر بێ داوای مافەکانیان کەن مافەکانیان بەدەستبێنن چ لە پەروەردا بێت چ لە کۆمەڵایەتیا بێت بەڵێ خاتون بەهار ئێستا پرۆژێکتان هەیە ئەگەر زیاتر ئاماژە بۆ پرۆژەیە بیت کە لە نێو هەندێک لە بەڕێوەبەرایەتیەکانە کەسانێک دانراون وەکو وەرگێڕ بۆ نابیستان و ئەوانەی سەردانی کە بەڕێوەبەرایەتیەکانەکەن. بەڵێ خۆشبەختانە پار ئەم کاتە بوو لە مانی نۆیە خولێک بە هاوبەشی لەگەڵ CDO قنسڵخانەی ئەڵمانیا خولێک کرایە بۆ ماوەی 4 مان بۆ 20 فەرمانبەر کە لە ناو فەرمانگەکانی سلەیمانیە کە هاتنە ئەو خولەوە بەردەوام بوون. ئێستا ئێمە ئەو 20مان هەیە لە شوێنەکانە زۆر جار دوای ئەوەی کە خولەکەیان تەواو کردو ئەمانە چەند جار قسەم لەگەڵ کردوونەتەوە ئەڵێ نابیست و زۆر بە ئاسانی توانیمانە ئێمە ئیشەکانیان بۆ جێبەجێکەین ئەمە بەڵام 20 کەس کەمە. ئێستا ئێمە ئەو هەموو نەخۆشخانەیانمان هەیە بەس لە دوو نەخۆشخانە وەرگێڕمان هەیە لە شوێنەکانی لەو هەموو بەشی پۆلیسەمان هەیە دادگامان لە ناو دادگا بەداقەوە نیمانە بەس دوو ئەفسەرمان هەیە لە پۆلیسی سەرچنار بەس لە پۆلیسەکانی کە نیمانە لەبەر لە توندوتیژی خۆشبەختانە هەمانە لە شارەوانی هەمانە لە پەروەردە هەمانە بەس بەشەکان زۆرن ئێمە پێویستمان بە زیاتر و زیاتر هەیە ئێمە ئەو خولانە ئەوەش بەردەوام بووین هەروەها خۆشبەختانە ئێستا خەڵک گوشیارترە خەڵک هەوڵەیە کە فێر بێت دەستگای من خۆیان داوایان کردوتیان خولێکمان بۆ بکەنەوە بۆ فەرمانبەرەکانی ڕاگەیان کارەکان کە ئەمانی کە ئەچنە سەر سنوورەکان و کە ئەچنەوە شوێنانی کە وشیاری ئەیان وتی زۆر جار نابیزێتە بەردەممان بەس نازانین چی لەگەڵ بڵێن لەبەرەوە خولێکمان هەروەها خولێکمان کردەوە بۆ ئەوان هەروەها خۆشبەختانە خوێندکارانی کۆلێژی پزیشکی داوایان کردوتیان کاتێک کە نەخۆشیێک گێتە بەردەممان نابیز بێ ئەمەنە بزانین کە کاتێک پرسیاری لێ بکەین کۆ دێشێت چیتە چیت نییە هەروەها خولێکمان بۆ ئەوان کردەوە بە نزیکانش وا بڕیارە کە ئێمە خولێک بکەینەوە ئەوەی کە لە سلەیمانی کردمان بۆ فەرمانبەران لە پارێزگای هەڵەبجە
وا بڕیار ئیشەڵا لەم ماوەیەکی نزیکا دەست پێ زۆر بکەین. باشە مامۆستا بەهار لە جیهاندا وەکوی ئێمە بیستمانە لەوەی کە دوو ستانداردی زمانی ئاماژە هەیە کێکیان عەرەبی و ئەوەی دیکەشیان ئینگلیزیە ئەوەی کە خۆمان بەکاری ئێنین ئەگەر هەڵە نەبم زمانی ئاماژەی عەرەبیەکەیە کە بەکار ئەهێنرێت ئەم دوو زمانی ئاماژەیە ئەتوان هەمویان بەیەکەوە قسە بکەن و لە یەکتری تێبگەن خۆی من لە بیداتەوەتم جیاوازی هەیە لە بینی زمانەکانە بەڵام زۆر بە ئاسانی ئەتوانێت نابیستێکی کورد لەگەڵ نابیستێکی عربایە لەگەڵ نابیستێکی ئینگلیزە قسە بکە بە ئاسانی بۆچی چونکە زمانی ئاماژە لە وەسفەوە وەرەگیرە ئەو شتانی کە بەرجەستە ئەکرێ و وەسفە ئەمە جیاوازی نییە بینی عربێک کوردێک تورکێک ئێرانێک هەچ کەسێ بۆ نمونە ئەمە هەموو کەس دەزانێت ئەمە هەموو کەس دەزانێت یا لە شوێنێکی ئێمە زۆر زمانی ئاماژە بەکارێنین بەس هەستی پێ ناکەین لە شوێنێک کە قەڵەباڵغێک و دەنەدەنێک بێت کەسەکەمان لێ دوور بێ یەکسەر یا ئاوای بۆکەین یا ئەمەی بۆکەین لەبەرەوە ئەمە جیاوازی نییە ئەو شتانی کە بەرجەستە ناکرێت کە بەرجەستە ناکرێت و نابیندێ ئەمە جیاوازێکە دروستەکە بەڵام زۆر بە ئاسانی ئەتوانن لە یەکی شتێ بکەن ئێستا ئێمە دیالێکتەکانمان ئێمە لەگەڵ بادینی جیاوازە بەڵام ئەتوانم لی تێبگەم ئەوش دەتوانێت لە من تێبگەت لەبەرەوە بە ئاسانی ئەتوانێت تێبگە سەبارەت بەو 300 جۆر زمانی ئاماژەیە ئەو 300 جۆرە مەبەستت لە 300 نیشانەی ئاماژەکردن هەیە 300 زمانی ئاماژە هەیە لە سەرانسەری جیهانە ئەوەی طبعا ئێستا ئێمە کە قسە ئەەکەین ئێمە ئەکادمی قسە ئەەکەین لە بازار هەندێ وشە بەکارێنن ئەمان احتیمالە نەیزانن ئەمان کە تێکەڵاوی ئەوان نەبن نەیزانن لەبەر ئەوە لەهجەکان هەر جیاوازە ستاندەرەکانیش ئێمە عەرەبی نییە بەکارێنین ئێستا ئێمە لە هەوڵی ئەوین ستاندەرێکی کوردی دروستکەین بۆی بگونجێ لەگەڵ کولتوری کوردی خۆمانە ئێمە خۆشبەختانە لەگەڵ کۆمەڵ گەنجە لە زانکۆی پۆلۆتەکنیکی وازان بەڕێزیشتان چاوپێکەوتان لەگەڵاکردن لەگەڵ کاک بەختەوەر و شایخانە ئەپلیکیشنێکماندانەوە زمانی ئاماژە ئێستا وەکو نمونەیەک تەنیا سە وشەیتیایە بەس کاری لەسەرەکەین کە ببێ بە 3000 وشە ببێ بە 3000 وشە و شتێکی کەش باس بکەم ئێمە ڕۆژی چوارشەمە ئێمە بیستیمان لە بانکرابووین بۆ زانکۆی ئەمریکی دوهۆک بانکرابووین بۆ ئەوێ ڕێکخراوی ئارێکس لەگەڵ کۆنسوڵخانەی ئەمریکی لە کوردستان و عێراق بە هاوبەشی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان لەوێ ئێستا خولێکەکەنەوە بۆ 20 خوێنکاری زانکۆی ئەمریکی دوهۆک هەروەها کاریش ئەەکەن لەسەر فەرهەنگی زمانی ئاماژە کوردیەکە قات و بەهار ئەگەر باسی ئەم هەفتەیە بکەین هەفتەی نابیستان گرنگی ئەم هەفتەیە بۆ نابیستان و باسی ئەو کار و چالاکیانە بکەین کە لەم هەفتەیە ئەنجامەدرێ بۆ نابیستان طبعا ئەم هەفتەی نابیستانی جیهانیە لە ئەمڕۆ دەست پێکات تاکو 27 مان دەست پێکات ئەمڕۆ بە یەکەم ڕۆژ کە دەست پێکە ئەمڕۆ ڕۆژی زمانی ئاماژەی جیهانیە کە ئەمە لەسەر داوای یەکێتی نابیستانی جیهانی لە ساڵی 2007 بە بڕیاری 1961 داوا کرا کە ئەم ڕۆژە دیاری بکرێ ئێمە ئەم ڕۆژە یادی ئەەکەینەوە لە سەکۆی پارکی ئازادی لەوێ طبعا گۆرانی و مۆسیقا بۆ نابیست سوودی نییە ئەمە لەبەر ئەوە گوێیان لێ نییە ئێمە دوو وچمان شێوازەکە بگۆڕین دوو کورتە فلیممان هین کردووە لەسەر ژیانی نابیست کورتە فلیمیان بۆ لێن و هەندێک چالاکی کەمان هەیە یەکەم دووهەم هەندێک کەسایەتی هەیە نابیستن کە سێ کەسایەتیمان هەڵبژاردووە یەکێکیان کە لە قۆناغی 12 کە تەواو کردو بە قۆناغی یەکەم دەرچووە خوێنکاری کەشمان هەیە کە ئەم ساڵ بڕوانامەی دیبلۆمی هێنا لەگەڵ خوێنکارێکمان هەیە کە 2 ساڵە بەشدارە بێت لە پێشەنگای ئامادەی پیشەیی کۆمپیوتەرەکە بە بیرۆکە پار بە بیرۆکەیەک بەشدار بوو کە ئەگەر لە ماڵەکان کە نابیست بن کە ئاگر بکەیتەوە ئەم چۆن بزانێ
چۆن ئاگادار بێ کە گڵۆب دا ئەگرسێت و هینەکە ئەوشمان هەڵبژاردۆ کە ئێمە ڕێزلێنانی بۆ بکەین هەندێک کەسایەتیشمان دیاری کردووە کە یەکەم جار دەستی ئێمەیان گرتووە وەکو ڕێکخراوی ئاماژە دەستیان گرتوین و یارمەتیان ناوین کە بگەین بەم ڕۆژە ئەوەی ژەکەین ئیشەڵڵا هەر لەم هەفتەیە ڕۆژێکمان داناوە بۆ شاخەوانی نابیستەکان لەگەڵ ڕێکخراوی ئاشا کە ئەوان ڕێنوویمانەکەن هەموو ساڵێک ئێمە لەو ئێستا پیان وتمتی پار ئێمە بر بۆ شەقلاوە بۆ چیای سەفین ئەم ساڵەمان بی بۆ کێ وتم ئیشەڵڵا لەم هەفتەیە ئەیان بین بۆ گەشتیش بەڵێ بۆ شاخەوانی زۆر باش مامۆستا بارگەم دوو خاتونەش بیانەوە پامێکی خۆیان هەبێت لە کۆتاییە بیگەێنن پێویستە من جیاوازی نەکرم لەگەڵ کەسانی کە قساکەم حکومەت هەموو مافەکانم باتێ ئەڵێ نابێت جیاوازی بکرم ئەبێ ئێمە یەکسانین پێویستە لە هەموو شوێنێک وەرگێڕمان بۆ دابنرێت وەرگێڕمان بۆ دابنرێت ئێستا بۆ ئەم ئەو داوایە زۆ قورسە داوا کە ئەڵێ حەزەکە من بچمە کۆلێژی پزیشکی بەڵێ ئەڵێ زۆرم حەز لێیە کە بچمە کۆلێژی پزیشکی بەڵێ ئەی بۆ ئەڵێ من لەبەر ئەوەی کە نابیستم قوربانی ئەڵێ من لەبەرەوەی نابیستم ناتوانم وەکو پێویست ئەو دەرەجەیە بێنم لەبەرەوە ئەزانم بۆیەکەوا بە غەمباریەوە ئەیلێم کە بچمە کۆلێژی پزیشکی ئەزانم ناتوانم کەوتوانایشی هەیە حەزەکە بەڵام کێشەکان ئەزان چی ئەگەر ئێمە ئەم ساڵ لەکوێت نابیستێک کۆلێژی پزیشکی دانی تەواو کرد ئەگەر ئێمە هەلەکانیان بۆ بڕەخسێنین ئەوانیشی جیاوازێکیانە بەس کێشەکە ئێمە کێشەکە حکومەت ئاسانکاریان بۆ نەکراوە ئاسانکاریان بۆ ناکە باشە گرنگترین شت بۆ نمونە مۆڵەتی شۆفێریش بۆیان نەبووە دەری بکەن ئێستا ئەو کێشەی چارەسەر کراوە تا ئێستا چارەسەر نەکراوە بڕوا ئەکەن لە ساڵی 2011 هۆکاری باشە هۆکاری ئەمە چییە کە نابیستێک ناتوانێت مۆڵەتی شۆفێری دەکەن 2011 من چوومەتە پەرلەمان داوای ئەوم کردووە لە ئەنجومەنی وەزیران داوای ئەوم تا ئێستا چارەسەر تا ئێستاش نەکراوە پار حملەیەکی زۆرمان کرد هەموو کەناڵەکان وەزان بەڕێزیشتان حملەیەکی زۆرمان کرد ئەڵێ بەڕێوەبەرەتی هاتوچۆ ئەیخاتە سەر لیژنەی پزیشکیەکە ئەڵێ لیژنەی پزیشکیەکە نایاتێ لیژنەی پزیشکیەکەش ئەڵێ ئێمە نین ئیتر تا ئێستا نازانم بۆ نایەندێت لە وڵاتەکانی دراوسی کە ڕەنگە مشتێکی زۆر سادە بێ بۆ سادەیە ئەو ڕۆژە کە بە نابیستێکم وتی نازانم ئەو شەریکانی کە سیارە دروستەکەن نازانم بۆ سی ئاەنەی دروست کردووە ئێم ئاەنانە بۆ چییە بالفعل تۆ جاری وایە سیارەکە و قەپات بکە گۆرانێک لێ گوێ لە هۆڕین نییە ئاوێنەکان لە هەندێک وڵات هەر هۆڕین مەمنوعە تایەتی 40 ساڵە شۆفێریەکە یەک مخالفەی نییە تەسەورەکەن نابیستیشە 40 ساڵیشە خۆم لەگەڵ یا سەفەرم کردو چون بۆ هەولێر ئەو سیاقەتی هیچ گرفتێکیشی نەبوو هیچ گرفتێکی نەبووە لە بیدایەتە پێمەوت ئەوە تاسەیە ئەوە نا مامۆستا پێویست ناکەوە هینەکان هەڵواسراوە ئەمشتەکان وتی هەڵواسراوە پێویست ناکەوتی تۆ خۆت هیلاکەی بە من بڵێ ڕەنگە لە کەسێکی تر زۆر بەشێوەیەکی یاسایی بڵێ لەبەر ئەوە ئەمان فەقیرانە ئەچنە بەقا ئێستا حالیەن دوو کێشەم هەیە دایک و باوکی دوو داوا ئەکەن تا ئێستا کچەکانمان وەریان نەگرتو کوڕەکان زۆر واریان گرتو ئەچنە بەقا لەوێ پارەیەک ئەیان تقریباً 700 هزارێک ئەیان ئەم بڕیارەکەواتە بەس بۆ هەرێمی کوردستانە بڵێ هەرێمی کوردستانە ئەچن لەوێ ئیجازەکە دەرێهێنن یەنەوە ئێرە لێرە کەچنە ئەکەونە مەفرەزەشەوە ئەیشخوا ئەوەی خۆشە ئەیشخوا ئەیدە حکومەت هەرم چۆرۆ پیایە بۆ بڕیارە و بەهار وەکو کۆتایی نابیستان چۆن فێری زمانی ئاماژە ئەگرێن و خوێندنەوە و نووسین تا چەند بۆ نابیستان گرنگە
با ئەمان جوابن و اینجا مش حەزم کرد چۆن لە سەرەتا کە مناڵ چۆن فێری ئەیتۆ طبعا مناڵێکی ئاسایی کە ئەچێتە باخچە کە ئەچێتە باخچە بە فەرهەنگێکی زمانەوانیەوە چێ لە خێزانەکە و دەوروبەری بەلایانی کەمەوە نزیکەی 500 ئەزانێت بەڵام مناڵێکی نابیست تەنها لە ناو خێزانەکەیە فێری چەند هێمایە گەبێ بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانیان مناڵی ئاسایی لە تەمەنی 4 ساڵەوە لە باخچە وەرەگیرە بەڵام مناڵی نابیست ئێمە بڕیارێکمان دەرکردووە وەکو پەیمانگای هیوای سلەیمانی وەکو وەزارەتی کار لە تەمەنی 3 ساڵی بێتە ناو باخچە بۆچی چونکە فەرهەنگی زمانەوانەکەی زۆر لاوازە لەبەر ئەوە 3 ساڵ لە باخچە ئەمێنێتەوە فێری ئاماژە ئەکرێ هەروەها قۆناغی یەکی سەرەتاییش بە 2 ساڵ بۆ ئەوەی بناغەیەکی باشی هەبێ هەردووکیانەڵێ ئێمە کە فێری زمانی ئاماژە بوون لە پەیمانگای هیواوە لێەوە فێر بوون کە مامۆستاکان هەوڵیان لەگەڵاوین لێوە فێری زۆر خۆشحاڵ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئێوە هیوای سەرکەوتنیشیان بەوە خوازین زۆر باشە مامۆستا بەهار ئێمە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمان ئەهێنین بەڵام پێمان خۆشە لە کاتێکا کە ئێمە کۆتایی بە پرۆگرامەکە ئەهێنین تۆش لەگەڵ ئێمە بە زمانی ئاماژە بۆ بینەرانی بڵێتەوە باشە ئازان و خۆشەویستان تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا زۆر خۆشحاڵ بووین و کە تا ئێستا بینەری پرۆگرامەکە بوون هیوادارین بڕگە و بابەتەکانمان جێ ڕەزامەندی ئێوەی ئاجز و خۆشەویست بێت هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواست هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین هەر شاد بن ڕۆژێکی خۆش بۆ هەموو